بەڕاستی زۆر دڵخۆشین زۆر سپاسی پارێزگاری دۆک بەڕێز دکتۆر عەلی تەتەر دەکەین کە توانی ئەم یاریگایەمان بۆ دروست بکە لە ڕابردوودا زۆر ناخۆشمان بینین لەم یاریگایە وەکو یاریگاکە خۆل بوو ئێستا زۆر دڵخۆشین کە توانین ئەم یاریگایە بۆمان چاکەن و داواکار یەک تشتی دیکەمان هەیە کە بتوانن منداڵڕەچ بۆمان دروستکەن شوێنی هاندەران کە تایبەت بە خۆمان بێتن. زۆر سوپاسی حکوومەتی هێرێمی کوردستان دەکەین و زۆر سوپاسی کاک پارێزگاری دهۆک کاک عەلی تەتەر دەکەین کە بەهاتنی کردنەوەی ئەی پرۆژانە کە ئەی پرۆژانە زۆر گرنگە بۆ ئێمە هاتنی ئەو جێگەی خۆشحالیە بۆ ئێمە مە زۆر سوپاسی دەکەین و پێمان خۆشە کە سەردانمان بکات نەهرە ئیجارێک زۆر جاران تریش ئێمە کە هاتن ئەو بۆ ئێمە جێگەی شانازیە و زۆر سوپاسی دەکەن ئەی پرۆژەکە لە هەر پرۆژەیەکی بۆ ماکەتەوە هەر یەک لێک گرنگترە زۆر سوپاسی دەکەین و سوپاسی لێم بۆ دەکەین.